نان ئایا بیخۆین یان نا و جۆرەکانی چییە و جیاوازیان چییە؟ دکتۆر ئیبراهیم تاوی معروف سپۆرت تەندروست و کۆمەڵ بەشی خۆراک. سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست و بەڕێزان. طبعا نان زۆری زۆرە هەمانە ئەوەی کەوا لە هەمان زیاتر بەکاردێتن بریتە لە نانی فڕنی کە ئێستا پێدە نانی فڕنی دەبل ئەوە ئەگەر بێت و تیرەکەی 28 سانتیمەتری بێتن لەوانەیە 300 کالۆری تێدا بێتن چونکە زۆربەی نیشاستەیە و شەکرە. سەمونێک گۆچە و سەمونەی کەوا دەیبینین چەند بچووکە قەبارەکەی بەڵام نزیکەی 150 کالۆری تێدا هەیە چونکە وەر نیشاستەی زۆر تێدا هەیە. ئەوە تۆستی گەنمە نزیکەی 100 کالۆری هەردانەیەکی لەو پارچەیەکەوە لە بەدەستماندایە. ئەوە تۆستی جۆیە هەردانەیەکی 67 کالۆریە بۆیە پێویستە ئاگامان لە خۆ بیتن لە بەکارهێنانی نان کە ڕۆژانە ئێمە دەیخۆین. نان لەبەرەوەی کالۆریەکەی زۆرە چونکە شەکری سادەی زۆر تێدایە کە پێی دەڵێن کاربۆهیدرێت بۆیە پێویستە زۆر ئاگامان لە خۆ بیتن کەەوە ڕۆژانە هەر سێجەم نەیخۆین چونکە لەوانەیە بەرەو قەڵەویمان دەباتن یان بەرەو نەخۆشی شەکرەمان دەباتن. واساکە ئەگەر بیش خۆین ڕێژەکەی بە ڕێژەیەکی کەم بیخۆین بە تایبەتی نانی بەیانی بەتوانێت ئینسان بیخواتن لەگەڵ خواردنانی تر کەوا هێلکەوەیە ماستە پەنیرە جیز و خواردنانی ترە کە هەمانە بەیانیان چونکە ئینسان بەیانیان دەستە دەرەوە قوتابیە فەرمانبەرە کرێکارە ئەگەر نانیش بخواتن چکە جوولەی لەسەر دەکاتن نانەکە سەرف دەبیتن بەڵام ئەگەر بێت و سێزەمە نان بخواتن لەگە برنج و لەگە شلە و لەگەڵ گۆشت و لەگەڵ خواردنە چەوریەکان حتمما ئەوە بەرەو چێ زیادی دەباتن و واروها بەرەو نەخۆشی شەکرە و بەرەو قەڵەوی دەڕواتن بۆیە پێویستە ئاگادار بین. و زۆر جار گوێمان لێ دەبیتن کەەوە خەڵکانی قەڵەون یان سوکریان هەیە دەڵێ من نانی زۆر دەخۆم زۆر بەڕاستی زۆر بە زەحمەت دەبێ بەنان بەڵام ئەویش کالورێکی زۆری تێدا هەیە لەگەڵ گەنم فەرقێکی وا زۆری نییە. گەنم هەر 100 غرام لە گەنم نزیکەی لە 176 کاربۆهیدراتە بەڵام زۆر لە 165 کاربۆهیدراتە چونکە ڕیشالی زیاتر تێدایە بەڵام ئەویش ڕێژەی شەکرەکەی بەرزە و کاربۆهیدراتی بەرزە بۆیە ئەوانەی شەکریان هەیە پێمان چاکەکەەوە لێ دوورکەونەوە چونکە متەکد بە شەکرەی بەرز دەکاتن شەکرەی دانا بەزێنی ئەو عادەتەی کەوا باسییان کردووەکەەوە نانی زۆ نەپێ قەڵەو دەبی و نەتوشت بە شەکرە دەبی شتیوانێ لە ڕوتوبیەوە چونکە کاربۆهیدراتی ئەوی زۆر تێدا هەیە بەڵام ڕێژەکەی لە نان کەمترە و هەندێک ڕیشالی زیاتر تێدا هەیە. تەمان نانی تریشمان هەیە کە بێدە نانی کوردەواری خۆمانکەوە بە سێر دروست دەکرێت ئەویش تەمان هەمان کە لە گەنم و جۆیە بەڵام ئەو باشەکەی چییە باشتر لەوە نانی فڕنی و لە سەمون ئەوەیە کەوا سۆدە و خمرەی تێدا نیە بۆیە زەرەکەی زیانەکانی کەمترە لەو نانانەیەکەوە لە فڕنی لە سەمونخانەکان دروست دەکرێت بەڵامیش بە هەمان شێوە ئەگەر بێت و زیادە ڕێوی تێدا بکەین ئەویش تەبان لە بۆ قەڵەوبوون و لە بۆ چێ زیادبوون و لە بۆ شەکرەی زیانی خۆی دەبێتن بە هیوای لە شێشی تەندروست بۆ هەموو لایەکتان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی